لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەیەش نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە ئەم بەرنامەیە تایبەتە بەوەی چۆن دەتوانی کەسێکی پێشەنگ دروست بکەین. کەوکو باسمان کرد کە 5 بنچینەی سەرەکیمان باس کرد سەرەتای کە بەرنامەکەمان کەەوە بەرنامەی 37مینە کە مقدمەیەکمان باسی ئەو بەرنامەیە کرد لە پاشەوە گوتمان 5 بنچینەی سەرەکیمان هەیە. ئەو 5 بنچینانە ئەگەر بێت و ئینسان دەستی پێوە بگرێت دەتوانی کەسێکی پێشەنگ ببێتە کەسێکی پێشەنگ، یان دەتوانی ئەگەر بێت و ئەم بیکەینە خۆڵ ئەم بەرنامەیە بە شێوەیەکی خۆڵ بیدەینەوە بە شێوەیە کە باسی ئەو 5 بنچینانە بکەین دەتوانین کەسێک وا تەدریبی پێ بکەین و کە تێبگەین کە چۆن دەتوانی بتێ کەسێکی پێشەنگ. وەکو بنچینەیەکەم کاتێک باسمان کردیە کە بە گوتمان پێویستە ئەو کەسێ دەبتە پێشەنگ کە پێویستە گرنگی بە قیەم بدە بەهایەکان، کە کاتێک هاتینە سەر بابەتی بەهایەکان گوتمان 5 بابەتمان هەیە کە پەیوەندی بەهایەکە بەهای ئیمانیەکان، هەروە بەهایە نەفسیەکان، هەورە بەهایە ئەخلاقیەکان و بەهایە خیبرە و ئەزمونیەکان، هەورەوە بەهایە خۆبەخشینەکان کە باسمان کردو هەر یەکەی لەوانە کردمانە 5 بابەت کەواتە هەتەنها لە بنچینەیە کەمدا کە بنچینەی بەهایەکانە باسی 25 بابەتمان کردووە. لە پاشەوە هاتینە سەر بنچینەی دووەم گوتمان پلاندانان کە پێویستە ئەو کەسەی دەهێوێت بێتە پێشەنگ کەسێکی کارا بێ، هەروەها کەسێک بێ کە پەنجەی دیار بێ لە ژیاندا کە پێویستە پلان، کە کاتێک هاتینە سەر پلانی گوتمان پلاندانان کە دەگرێتە 5 بابەت لە خۆ دەگری کە بابەتی پلان کە پێویستە ئەو کەسێک کە دەهێوێت بێتە کەسێکی پێشەنگ کە پلانی هەبی. بابەتی یەکەم کە باسمان کرد ئەو بوارەی پلانی هەبێ لەو بوارەی دەهێوێت تێدا کار بکە، کە باسمان کرد چۆن بوارەکەی خۆی دیاری دەکەوت چ بوارێک کە پێویستە ئینسان لەسەری بڕوا کە لە بەرنامەکانی پێشودا ئەم بابەتە باس کرا. کەواتی ئێستا دەینە سەر باسی بابەتێکی نوێ دەکەین بابەتی بریتی ئامانجەکان، هەروەها کەسەکەی کە دەهێوێ پلاندانان لە ئامانجدا دەبی کەسێک کە پلان گوتمان پلان لە بوارەکەی دیار دەکە، پلانی هەبێ لە بۆ بوارەکەی خۆی، لە پاشەوەی پلانی هەبێ بۆ ئامانجەکەی خۆیدا. دیارەگەر بێت و پلاندانم بە شێوەیەکی گشتی کە بابەتێکی زۆر گرنگە کە وەکو کەسێک کە ناتوانی بەبێ پلان بژی، هەروەها کە 5 بابەت لە خۆ دەگرێت پلاندانان کە گوتمان بواری کارکردن و هەروە ئامانجەکان و پرۆژەکان و هەلەوە پلەبەندی لە ژیان و هەروەها ڕۆشنبیری سامانی کە ئەو بابەتانە باز دەکەین لە پلاندا کە لە بوارەکەمان باز کرد. ئێستا کە دەینە سەر دیاریکردنی باسی دیاریکردنی دیاریکردنی بوارەکەمان کە گوتمان کە پێویستە یەکەمیان کە کەسەکە ئارەزووی هەبێ لە بوارەکەی خۆی، هەرە توانێ عەقلی و زەستەی هەبێ لەو بوارێکە دیاری دەکات، هەروە پاڵپشتی ناوە و دەرەوەی هەبی لەو بوارێکی دەوێت دیاری بکە، هەروە دەرفەتی هەبێ، دەرفەتی هەبوونی هەبێ، دەرفەتی کارکردنی هەبێت، دەرفەتی پێشەنگبوونی هەبی لەو بوارەی کە دیاری کردووە، هەروە لێهاتوویی بەدەستهێنانی کە مەبەستمان لە داهێنان و ئیبداعی تێدا بکە کە لێهاتووی خۆی دیاری بکە. کە ئەو 5 خاڵە کە لە بەرنامەکانی پێشوومان باس کردی کە پەیوەندی بە پلاندانان لەو بواری کە مرۆڤێک دەیەوێت کاری تێ بکە کە یەکەمی ئارەزوو ئەو 5 خاڵی دەبی تێدا بێ. لە پاشەوەی هاتین دێینە سەر پلانمان هەبی لە ئامانجدا کە دیارە ئەگەر بێت و ئامانجی ئینسان چییە؟ ئامانج خۆی هەر پلان یعنی بریتە لە دیاریکردنی ئامانجەکان. هەر کاتێک غازی پلان دەکەین کە پلان پێویستە ئامانج هەبێ، کە ئامانج باز دەکەی ئامانج بەدەستهێنانی شتێکە لە کاتێکی دیاریکرا، یعنی ئینسان کە کاتێک دەیوێت شتێک ئەنجامدا، کارێک ئەنجامدا، ئینجام کارە ئەم شتە هەر شتێک بی لە هەر بوارێک بی دەیوێت ئەنجامدا، بەڵام لە کاتێکی دیاریکرا و دەتوانرێت بپێورێت کە ئەو زۆر گرینگە
کە کاتەکەی دیاریکراوبی هەروەها توانای قیاسکردنی هەبی کەواتە ئامانج لە پاشەوە دێین چۆن دەتوانین بەڕاستی ئامانجەکانی خۆمان کە ئامانجەکان دیاردێکە ئامانج بە طریقەی زیرەک بە پلانێکی زیرەکانە دیار بکەین دە پاش ئەوی ئامانج دەبیت چەند سیفەتێکی ئینجا دەبتە ئامانجی زیرەک کە ئامانجی زیرەک کاتێک دەوان هەیە پلان دابنێن بۆ ئامانجەکانمان چۆن دەتوانین پلانێکی زیرەکانە دابنێ بۆ ئامانجەکان کە لە پاش ئەوەی کاندێک بابەتی تر باز ئەەکەین دێنە سەر چۆن ئامانجەکەمان بە شێوەیەکی زیرەکان دادنێ بەڵام لێرە گوتمان ئامانج ئەوەیە کە شتێک دیاری دەکەی کە کارێک دەتەوێت ئەنجام دەی ئەم کارە لە کاتێکی دیاریکراو هەروەها کاتێک ئەنجامی دەدەی دەتوانێت بپێورێت دەتوانێت قیاسی بکەیت قیاسەکە ئایا بەرەو ئاست بەرزی سویان ئاست نزمی سوێن لە ڕووی کەمی و لە ڕووی نەوعیدا بۆ پلان بۆ ئامانجەکانمان بەزمان پلان بۆ پرۆژەکانمان یعنی کاتێک تو ئامانج لەگەر پرۆژە دوو شتا تێک هەڵدەکێشین کە کاتێک دەڵێن پرۆژە یان دەرێن ئامانج هۆ یەک مەبەستمانەیە کاتێک پرۆژەکان پێویستە ئینسان پرۆژە هەبی کەواتە پێویستە ئامانج هەبی چونکە پرۆژەکان خۆی لەچەند ئامانجێکی گەورە دەگەیەندرێ بۆیە کاتێک ئێمە دەمان هەیە باسی ئامانجەکان بکەین ئەویش دێین دەکەینە چەند خاڵ کە کاتێک دێین لە بەرنامەی 37 هەروە 38 هەروە 39 تایبەتە بە ئامانجەکان یەکەمیان پرۆژەی ژیان یەکەمیان پێویستە ئەم کەسە کە پرۆژەی پلانێکی هەبێ بۆ پرۆژەی ژیاندا کە لە دوایەوەی باز دەکەن پرۆژەی ژیان بە بەسماچێت لە پاش ئەوەی پلانی هەیە بۆ پرۆژەیەکی 5 ساڵی ئەو بابەتی دووەمە لە پاش ئەوەی بابەتی سێم باز دەکەین پرۆژەیەکی 1 ساڵی هەبی پرۆژەی بۆ 1 ساڵ هەبی ساڵ لە دوای کەمی بکاتەوە لە پاش ئەوەی دەتوانی ئینجا بچووکتریشی بکاتەوە بۆ مانگ لە 3 مانگ جارێک هەروەها مانگانە هەمووی بێ ئەم مەهامانە و ئەم ئامانجانە هەمووی کورت بکاتەوە لە کاتەکانی خۆی دیاری بکەوی هەروەها چوارەم پلان بۆ دەورمان لە ژیاندا کە ئینسان کە دەور و ڕۆلی چییە لە ژیاندا پێنجەم نەرمونیانی لە پلاندا ئەو 5 خاڵە ئینشاءڵڵا بەپێی توانە باز دەکەین و ئینجا لە پاش ئەوە دەچین کە باسی پلانەکانی تر دەکەین کە پەیوەندی بە بواری تر هەیە باشە کەندەیم پێشەچێشی کورت دەبێت پێشەنگ چەند پرسیارێک لە خۆ بکەم پێش ئەوەی دەست بە دیاریکردنی ئامانج بۆ ئەوەی تۆ ئامانجت هەیە یان نییە پێویستە چەند پرسیاری لە خۆ بکەی کە کەسێک دەهێوتە کەسێکی پێشەنگ یان کەسێک بی جێپەنجەی دیاربی لە ژیان ئایا ئارەزووی ئەوەی هەیە ببێ بە ببی بەچی ببی لەو کەسانەی کە لە سەتادون یعنی 1970 خەڵک بەو شێوەی دەژی تەنها تو دەتەوێت لە ئەو 1970 نەبی جیاوازبی لەگەر خەڵک لە 102کەبی کە کاریگەریت هەبی کە کاریگەری هەبن لە ژیاندا چونکە ئێستاکە وەکو باز دەکرێت کە ئەو کەسانی کە گۆڕانکاری لە ژیان دروست دەکەن 102 لە پاشەوەی باز دەکەن کە فەرمودێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بوارە دەینینەوە هەروەها پرسیارێکی دوم ئارەزووی ئەوەی هەیە دوای مردن شوێنەواری هەبێت لە خۆمان دەپرسین ئایا کاتێک ئێمە کە تەمەنێکی دیاریکراومان هەیە ئەو تەمەنە دیاریکراوە کاتێک دەمری ئایا ئینسان هیچ کاتێک ئامانجێکی هەبووە یا ئارەزوویەکی هەبووە ئەو ئامانجیان پرۆژێ هەیەکی هەبوو ئەو پرۆژەیە بە شێوەیەک لە شێوەکەم کاتێک لە دوای مردن چیە هەر بمینێت و هەروەها خەڵک ئیسفادەی لێ بکە بۆیە دەبی ئینسانی پێشەنگ لە خۆی پرسێ ئایا ئارەزووی ئەوەی هەیە دوای مردن شوێنەواری هەبێت لە ژیاندا جێ پەنجەی دیاربێت هەروە پرسیارێکتر ئایا هیچ پرۆژەیەکی هەیە تا ئێستا کە وەکو ئەگەر بێت تۆ دەتەوێت خۆت بە پێشەنگدان ئایا هیچ پرۆژەیەک هەبووە کە پەیوەستبی بە ژیانی تاک بە تاکی خەڵک خاستە مەبەستمە تاک بە تاکی خەڵک ئەو خەڵکەی کە تۆ لەگەری دەژی ئەو خەڵکەی لە دەوروبەری تۆیە کە بتە هۆی ئەوەی ئەو پرۆژەی تۆ بتە هۆی ئەوەی گۆڕانکاری لە ژیانی خەڵک دروست بکە ئەگەر بێت و بەو شێوەبی کەواتە ئەگەر بێت وڵامەکەت بە بەڵێ بوو ئەوە کارێکی زۆر ئایا ئارامیت هەیە بۆ گەیشتن بە ئامانج و پرۆژەکان چونکە بەبەستی پرۆژەوە هەروان بەبەستی ئامانجەکان زاروێ پرۆژەکان و ئامانجەکان درێژ خاهێنن پێویستی بە ئارامکردن و پێویستی بە سەبر هەیە لەوانەیە هەندێک پرۆژە هەیە بە 10 ساڵ هەندێک پرۆژەیە بە 20 ساڵ هەیە پرۆژە هەیە بە 25 ساڵ هەیە پرۆژە هەیە بە 50 ساڵ کە بە تەمەنی ئینسانەکە شتاوانای بەڵکو دەبینەوە دەبی جودای بکەنەوە هەروە ئایا دینی هەیە لە ژیاندا ڕۆیەکی دیاریکراوی هەیە لە ژیاندا ئایا مەبەستی هەیە لە ژیاندا کە بفکر بکات و کاتێک خۆی پەروەردگار ئەو تەمەنی پێدایە چۆن سەرفی دەکا ئای بۆ سەرف دەکات ئایا توانای خۆگونجانی هەیە بۆ بەبێ ئەوەی مەبەستمان کاتێک تووشی ناخۆشی و هەروە تووشی خۆشیەکان دەبی توانای خۆگونجانی هەیە بەبێ ئەوەی کاریگەری هەبێت لەسەر پەیام بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە کە
نەبتە هۆی ئەوەی ئینسانەکە پەیامی خۆی لە بەدەست بدە. هەرچەندە ئینسان کە مەبەستمان لە خۆگونجاندن هەیە لەگەر دەوروبەر و خەڵوە خۆگونجاندن لەگەر ئەو گۆڕانکاریانەی کە لە ژیان دەکرێت خۆت بگونجێنی، بەڵام بەبێ ئەوەی ئینسانەکە لە پەیامی خۆی لا بدە و هەروەها بەبێ ئەوەی لە ئامانجەکەی خۆشی لە ژیاندا پەشێمان بێتەوە. بۆیە ئەو بەرنامەیە بەرنامەی 37 تاکو و چلدا باسی ئامانج دەکەین. ئایا ئامانج کەسی پێشەنگ دەبی چۆن ئامانزیار بکە و چۆن ئامانجێکی جوانی هەبی. پێشەوەی بچینە سەر ئامانجەکان کە پلان کە دیارە پلان لە ژیاندا زۆر گرنگە. کەسێک ناتوانێت لەم ڕۆژگارە کاریگەری هەبێت ئەگەر بێت و ڕۆژگارە بەڕاستی کە ڕۆژگارێکی زۆر سەرقاڵە، هەرچون کە شتەکان زۆرن، هەروە ئەگەر بێت و ئینسان بەبێ بەرنامە بوو، هەروە بەبێ پلان بوو، ڕاستی بەبێ پلانی تۆکمەیی و هەروە نووسراو کەسەکە کاریگەر نابێت. دەبێت ئیلا ئەو کەسانی کە کاریگەریان هەبێت، ئەو کەسانەی جێپەنجەیان دیارە لەم ژیانەدا کەچیان هەیە کە پلانیان هەیە کەپلانیان هەیە. وەکو باز کە لە چەندەها فەرمودەمان هەیە کە خودای پەروەردگار کە ئەو دنیای دروست کردووە و بە قەڵەمی وتووە 50,000 ساڵ پێش ئەوەی ئەم دنیای دروست بکێ خوای پەروەردگار هەمووی تۆمار کردووە و هەمووی نووسیە لە لەوح المەحفوظ. ئەوە دەلالەتی ئەوێ دەلالەتی کە پلانی تۆکمەیی ئەڵڵا تەعالەیە. بۆ یەک لەوانای کە براین تریسی دەڵێت ئەم کەسانەی ئامانجیان نییە، مەبەستیان ئەو کەسانەی ئامانجیانیان ئەو کەسانەی پلانیان نییە لە ژیاندا، ئەو کەسانەی پلانیان نییە لە ژیاندا دەبێت بەردەوام کار بکەن بۆ ئەو کەسانەی کە پلانیان هەیە. یعنی مەفهومێکی جوانە. یعنی هەر کەسێک ئەگەر بێت و پلانی نەبوو، هەر کەسێک پلانی نەبوو، ئەو کەسێک کە پلانی نییە کەواتە کار بۆ کەسێک دەکە کە پلانی هەیە. بەواتایەکی دایرە ئەگەر پلانت نییە ئەوە دەبێت پلانی کەسانی تر ئەنجام جێبەجێ بکەیت. وەکو دەبینی ئێستاکە کە لەبەر ئەوەی موسڵمانان پلانێکی تۆکمان نییە وەکو ئومەت ئێمە ناڵێم وەکو دەوڵەتی فلان و فلان، وەکو ئومەتی موسڵمان پلانێکی تۆکمە هەبێ بۆ هەموو ئومەتی موسڵمان لە غەربەوە تاق و شەرق چۆن بتوانانی ئومەتی موسڵمانان کۆ بکەینەوە لە ژێری یەک شتی معنەوی، ئەگەر بێت و چەند دەوڵەتیش بن بەڵام شتێکی معنەوی وا دروست بکەین کە هەمووان کۆ بکرێتەوە، یەک دەنگ و یەک سەدامان هەبی، هەروەها یەک ئامانزمان هەبی، هەروەها یەک خۆشی و یەک ناخۆشیمان هەبی، ئەو لەو کاتەی بەڕاستی دەتوانین ئەوە دەبتە هۆی پلان. ئەو پلانە دەبێت خەڵک دێتە ناو پلانیمە. بەڵام لەبەر ئەوەی موسڵمانە پلانیان نییە بەڵکو خەڵکی تر پلانیان هەیە، بۆی ئێمە کەوتوینە ناو پلانی خەڵکی بێ ئەوەی ئاگادار بین ئێمە پلانی خەڵکی تر جێبەجێ دەکەین، چونکە لە ڕوانگەیەکی سیاسی هەروە لە ڕوانگەیەکی کە بەرە باڵین جیهانی مسلمان لە ئاستی جیهانیدا پلانیان نییە. دەوانێت لە ئاستی لۆکاڵی و هەروە لە ئاستی ناوچەی پلانێکیان هەبی، وەکو دەوڵەتێک لە دەوڵەتەکان تەنها پلانی بۆ خۆی هەبی، لە ناوچەیەکی فراوانتردا هەبی، بەڵام پلانێکی جیهانیمان نییە. بەڵام چەندەها دەوڵەتی زلهێزمان هەیە کە پلانی جیهانیان هەیە. پلانی جیهانیان هەیە لە ڕووی بڵاوکردنەوەی فرقەکانی خۆیان، هەروە لە ڕووی بڵاوکردنەوەی ئایدۆلۆژی خۆیان، هەروە لە ڕووی بڵاوکردنەوەی بازرگانیکردنی موادەکانی خۆیان کە پلانێکی تۆکمە و بابەتیان هەیە. بۆیە ئێمە کە کەتوینە ناو پلانی ئەم جۆرە کەسانە، بۆیە ئەو کەسانێک کە پلانیان نییە ئللا دەکەونە ناو پلانی خەڵکی، بۆیە پێویستە پلانی ئەو خەڵکەسیە چارەسەر بکەن و بۆیە ئێمە باسی پلان دەکەین. ئەو کەسەی کە دەیەوێت بێتە کەسێکی پێشەنگ دەبی شارەزای پلان هەبی بۆ ئەوەی بە شێوەیەکی دروست ئەم کارە ئەنجام بدەیت. یعنی دەمانەوێت ئامانجەکان دیاری بکەین و پلانێک هەبی بۆ بوارەکەی خۆت، پلانێک هەبی بۆ ئامانجەکانی خۆت. ئەم بابەتە بابەتێکی زانستیە دەبی ئەو کەسەی دەیەوێت ببێتە پێشەنگ پێویستە چەند خوڵێک بکە لە ڕووی چۆنیەتی دانانی پلان. ئەو کە دەمەوێت لێرە باسکەم چەند خاڵێک بوو کە پلان ئایا چۆن دەتوانین پلانێکی زیرەکانە یا ئامانجەکانمان ئامانجی زیرەکانە بی کە زۆربەی زۆری ئێمە کێشەکانمان لەوەیدا هەیە زۆر کەسێ پلان دەنووسی، هەروە ئامانجەکانی خۆش دەنووسی، ئامانجەکانی خۆی هەموو دیاری دەکا. وەکو دەبینی کە لە هەرێمی کوردستان زۆر جاروێ یاسایەک دەدەچی یان یاسایەکی چاکسازی ئەو بابەتانە ناوێکی گەورەی لێ دەدەین، لە پاش ئەو ناوە گەورە تەنها لە ئەرزش و لە واقعدا هیچ جێبەجێ ناکرێت. ڕاستە لە ڕووی یاسایی و هەروە لە ڕووی نووسین و شتێکی چاکە، بەڵام لە واقعدا کە جێگای نابتەوە. بۆیە کاتێک باسی ئامانجەکان دەکەین، ئامانج چۆن ئامانجی زیرەکانە دیاری دەکرێن کە پێی دەوترێت تەریقەی سمارت، کە سمارت لە ئەو پیتانە
کە لە پیتەکان وەرگیرای سمارت یەکەمیان دیاری کراو بێت. یەکەم شت کە ئێمە دەمان هەوێ ئامانجی خۆمان ئامانجێک دادنێ ئامانجەکەمان دەبی دیاری کراوی، یعنی ڕۆم بێ ئاشکرابی نابێ ئامانجێکی عام و پەرش و بڵاو بێ ئامانجەکە دیار نەبی کەسۆ گەبری وڵاهی من ئەوە دەکەم ئامانجەکەی دیاری کراوی دەبی ڕوون بێ. هەروەها دەتوانرێت بپێورێت، هەروەها ئامانجەکەی دەتوانێت قیاس بکرێت، پیاسەکەی بە قیاسەیەکی کەمیێبی یان قیاسەکە قیاسێکی معنەوێبی. هەروەها ڕەزامەندی لەسەر بێ. ڕەزامەند یعنی تۆ ئەگەر بێت و بەتەنیابی یان لەگەڵ کۆمەڵە کەسێکم کارە دەکەی کە پێویستە ئەو ئامانجێکی ڕەزامەندی تێدابی، یان ئەگەر بێت و بۆ جەماوەڕ دەکەی ئەو زۆرە کە ئامانجەی کە تو دیاریت کردووە ئامانجێبی کە ڕەزامەندی لەسەر بکێ کەس ناڕەزایی دەرنابێت کەس ڕێگر نابیلێت. هەروەها بتوانی بهێنێتی کە ئەوەش یەکەشیانە کە ئەو ئامانجەی کە بتوانی بهێنێتی مەبەستمان بهێنێتی یعنی واقعی بی. ناکرێت تۆ کەسێک بڕێ وەڵاهی کاکەم من ئەوەندە کتێبە دەخوێنمەوە لە ماوەی هەفتەیەک، یعنی هەموو کاتەکەی لە بۆ دابنەی هەموو کاتێکەکەی لە بۆ دابنەی کاتێک دەبینی ئەم هەموو کتێبە ناخوێندرێتەوە، یان بڵێ من ئەوە دەکەم لەو ڕۆژەدا ئەوەندە کارە دەکەم ئەوە دەکەم هەمووی نووسیتەوە. هەروە ئامانجی جوانیشی ڕێک و پێنگ، بەڵام لە واقعیدا واقعی نییە. کاتێک واقعی نەبوو کەواتە لە توانای ئەم کەسەدا نەبوو کەواتە پلانەکە ناتوانانی جێبەجێ بکرێت. کە پێنجەمیان کە بریتە لە کاتێکی دیاری کراوی. ئەگەر بێت و ئەو پێنج خاڵی دیاری کرا تێدا بوو، یەکەمیان دیاری کراو بێت، دومیان دەتوانێت بپێورێت، سێمیان ڕەزامەندی لەسەر هەبی، چارەمیان کە کەسەکە توانای هەبی ئەم کارە ئەم ئامانجا بهێنەتی، پێنجەمیشیان کە کاتێکەکەی دیاری کراوی ئەو زۆرە ئامانجە کاتێک کەسێک دیاریکە پێدرێ ئامانجەکەی ئامانجێکی زیرەکانەیە، ئامانجێکە کە دەتوانرێ بهێنێتێدری. ئەگەر بێت و یەک لە خاڵانەی تێدا نەبوو واقعی نەبوو یان ڕەزامەندی لەسەر نەکبوو یان ناتوانرێ بپێورێت ئەوە ڕاستی پێی ناوترێ ئامانجێکی زیرەکانە. بۆی ئامانج بە ئامانج دەوترێ ئامانجێکی زیرەکانی، یان کاتێک کەسێک پرۆژەیەک دادەنێ پرۆژەیەکی زیرەکانی ئەو پرۆژە دەبی کە پرۆژەیەکی دیاری کراو بێت، هەروەها دەتوانرێ ئەو پرۆژەیە بپێورێت، هەروەها ڕەزامەندی لەسەر پرۆژە دراوە، هەروەها توانای هەیە و کەسێک پرۆژەی دانەوە جێبەجێ بکەوە، هەروەها کاتەکەشی لە بۆ دیاری کراوە کەواتە پلانێکی تۆکمەیدایە بۆچی بۆ پرۆژەکەی خۆی. بۆیە ئێمە دێین کە باسی یەکەم هەنگاو دەکەین، یعنی هەنگاوی یەکەم کە ئەویش پلاندانانە بۆچی پرۆژەی ژیان. ئێمە چەند جۆرە پرۆژەیەکمان هەیە. یەکەمە پرۆژەیەکمان هەیە پێ دەوترێت پرۆژەی ژیان، دومیان پرۆژەیەکی 5 ساڵیمان هەیە، لە پاشەوەی دێم باسی پرۆژەیەکی 1 ساڵی دەکەین. کەواتە لێرە تۆ سێ پرۆژەت هەیە کە پرۆژەی ژیان کە گرنگترین پرۆژەیە، بەڵکو هەم پرۆژەکانی ترت چیا لە خۆی دەگرێت و ئینشاءالله لە بەرنامەی داهاتوو باسی یەکەم پرۆژە دەکەین کە مەسمان یەکەم پرۆژە کە پلاندانە بۆ ئامانجەکان ئامانجمان چییە کە پرۆژەی ژیانە، بۆ جێبەجێکردنی پرۆژەی ژیانە کە پلانی بۆ دادەنێ ئەو پلانش کە چۆنیەتی ئەو ئایا مەبەستمان لە پرۆژەی ژیاندا چییە. ئینشاءالله لە بەرنامەی یەکی تر باسی دەکەین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.